سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتۆ هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەر کوێیەکان ساغ و سڵامت بن خۆشەویستان ئەمڕۆ یەکشەممە 9 خەزەڵوەری 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 1 ئۆکتۆبری 2023 زاینی لەگەڵ هاوڕیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان ئێران و جیهان. سەرەتاش سەردەڕی چەند هەواڵ. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە بۆکان، سەپاندنی سزای ماڵی بەسەر کامران ساختمانگەر لە سنە، ناڕوونی چارەنووسی ماشەڵڵا کەرەمی لە گرتوخانەی ئیتلاعاتی کەرەج، گواستنەوەی ئازاد ئەمینی بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سنە، مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا وەبا لە شاری سەقز، هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی تاران، بەرزڕاگرتنی یادیگان بەختکردوانی هەینی خوێناوی لە زاهێدان، هێرشی هێزە ئەمنیەکانی زاهێدان بۆ سەرماڵی هاوڵاتیانی بەلوچ، شەشەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی شێرکەتی ئالمینیۆمی عێراق و کۆبوونەوەی ئێرانیانی دەرەوەی وڵات لە پشتیوانی لە خەڵکی بەلوچستان. دەستپێکی هەواڵەکان. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە بۆکان. ڕۆژی شەمە 8 مانگی ڕەزبەر هاوڵاتیەکی خەڵکی بۆکان بە ناوی سید ئەسعەد یوسفی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکرا. بە پێی زانیاریەکان سید ئەسعەد یوسفی خاوەنی دووکانی زێڕفرۆشی لە شاری بۆکانە و بە بیانووی پشتیوانیکردنی لە مانگرتنی گشتی ڕۆژی 25 خەرمانان ساڕۆژی قەتی حکوومەتی ژینا ئەمینی لەلایەن ئێدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەرکراوە. شایانی باسەکە هیچ زانیاریەک سەبارەت بە شوێنی ڕاگیرانی ئەو هاوڵاتیە لە بەردەستانیە و بنەماڵەکەی نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. سەپاندنی سزای ماڵی بەسەر کامران ساختمانگەر لە سنە. کامران ساختمانگەر چالاکی کرێکاری ناسراوی خەڵکی سنە کە لە ڕەوتی شۆڕشی ژینا لە ساڵی 1401دا دەست بەسەر کرابوو لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە بە پەرداختی جەزای ماڵی مەحکوم کرا. بەپێی حکمی لیقیەکی دادگای ئینقلابی شاری سنەکە لە ڕێکەوتی 27 خەرمانانی ئەم ساڵ دەرچوو، کامران ساختمانگەر بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژی نیزام و وتوێژ لەگەڵ میدیاکانی دەرەوەی وڵات بە 3 مانگ زیندانی تەعزیری و پەرداختی جەزای ماڵی مەحکوم کرا. ماوەی 3 مانگ بەندکرانی ئەو چالاکە کرێکاریە بەپێی بەڵگەی پزیشکی داد بۆ سزای ماڵی بە بڕی 34 میلیۆن تومان گۆڕاوە. ناڕوونی چارەنووسی ماشەڵڵا کەرەمی لە گرتوخانەی ئیتلاعاتی کەرەج. زیاتر لە 40 ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکردنی ماشەڵڵا کەرەمی باوکی هەمیشە زیندوو محەممەد مهدی کەرەمی تێپەڕ دەبێت و هێشتا چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. گرتوخانەی ئیتلاعاتی سپای کەرەج ئەو شوێنەیە کە کوڕە 21 ساڵ تەمەنەکەی بە ناوی محەممەد مهدی کەرەمی چەند هەفتە پاش دەست بەسەرکرانی لەوێدا بەندکرابوو و دوجار لە پەروەندەیەکی ساختەدا بە ئێدام مەحکوم و لە سێدارە درا. وێڕای دەست بەسەرکردنی ماشەڵڵا کەرەمی دایک و برای محەممەد مهدیش لە ڕۆژانی ڕابردوودا چەند جار لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بانکێشت و هەڕەشەیان لێکراوە. جێگەی ئاماژەیەکە هەمیشە زیندوو محەممەد مهدی کەرەمی لە ڕۆتی شۆڕشی ژینا کاتێک لە مەراسمی چلەی حەدیس نەجەفی بەشداری کردبوو لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بە سەختی ئەشکەنجە درا. گواستنەوەی ئازاد ئەمینی بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سنە. ئازاد ئەمینی ئەندامی دەستەی بەڕێوەبەری ئەنجومەنی ژینگە پارێزانی ژیانی سەوزی سەقز، ئەندامی ئەنجومەنی فەرهەنگی هیوای زانست و موعەلیمی زمانی کوردی لە ڕۆژی هەینی 24 خەرمانانی 1402 دەست بەسەر و پاش پشکنینی ماڵەکەی بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سنە ڕاگوێزرا. بەپێی زانیاریەکان وێڕای ئامادەکردنی وەسیقا بۆ ئازادی ئازاد ئەمینی ناوەندە ئەمنی و قەزاییەکانی شاری سنە و سەقز لەگەڵ ئازادی کاتی ئەو چالاکە مەدەنیە دژایەتی دەکەن. هەتا ئێستا سەرڕای بەدواداچوونی بنەماڵەی ئازاد ئەمینی
ئیزنی چاپێکەوتنیان پێ نەدراوە و ڕۆڵەکەیان لە دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کردووە. جێگەی ئاماژەیەکە وێڕای تێپەڕبوونی 2 هەفتە بەسەر کاتی دەست بەسەرکردنی ئەو چالاکە مەدەنیە زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکران و ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵ دۆسیەکەی لەبەردەستان نییە. مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا یانی وەبا لە شاری سەقز. بەڕێوەبەری ڕێکخراوی بێداشت و دەرمانی شاری سەقز ڕۆژی شەممە 8 ڕێزبەر ڕایگەاند یەکەمین توشبووی نەخۆشی کۆلێرا لەو شارە شناسایی کراوە و ئاگاداریاندا بە خەڵکی ئەو شارە کە ڕێنماییە تەندروستیەکان لەبەرچاو بگرن. بەپێی زانیاریەکان مرۆڤ بە دوای خواردنی خۆراک یان ئاوی پیس کە باکتریای ویبریۆ کۆلێرای تێدایە تووشی ئەو نەخۆشیە دەبێت و ئەبێ بەردەوام دەست و دەموچاوی بە جوانی بشۆرێت و لە خواردنی ئاو و خۆراکی پیس خۆی بەدوور بگرێت. ڕۆژی ڕابردوو یەکەمین توشبووی ئەو نەخۆشیە لە شاری سەقز تۆمارکراوە کە بە تازایی لە هەرێمی کوردستان گەڕاوەتەوە. ماوەی 2 هەفتە لەوە پێش نەخۆشی کۆلێرا بە شێوەیەکی بەرین لە شارەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت پارێزگای سلێمانی بڵاو بووەوە و هاونیشتمانیان ئەبێ وریای تەندروستی خۆیان بن. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر کۆبوونەوەی خوێندکارانی زانکۆی تاران. ڕۆژی شەممە 8 ڕێزبەر هێزە ئەمنیەکان بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کردە سەر خوێندکارانی ناڕازی لە زانکۆی تاران و چەند کەسیاندایە بەر لێدان و ئەشکەنجە. ڕۆژی شەممە هاوکات لەگەڵ سەرڕۆژی هەینی خوێناوی زاهێدان و مانگرتنی گشتی لە بەلوچستان کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی تاران بۆ ڕێزگرتن لە یادی تەواوی گیانبەختکردوانی ئەو ڕۆژە کۆبوونەوە و سرودی یاری دەبستانیان خوێند. پاش خوێندنی سرود خوێندکاران لە نێو محەوەتەی زانکۆمانیان گرت بەڵام هێزە ئەمنیەکان هێرشیان کردە سەریان و چەند خوێندکار بە سووکی بریندار و کۆبوونەوەکە چێک درا. بەرزڕاگرتنی یادی گیانبەختکردوانی هەینی خوێناوی لە زاهێدان. ڕۆژی شەممە 8 ڕێزبەر هاوکات لەگەڵ مانگرتنی گشتی بازاڕیانی بەلوچستان لە سەرڕۆژی هەینی خوێناوی کۆمەڵێک لە بنەماڵەی دادخوازانی زاهێدان سەردانی مەزاری گیانبەختکردوانیان کرد و بەڵێنیاندا درێژدەری ڕێگایان بن. بەپێی ئەو ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە بنەماڵەی دادخوازان و کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخوازی زاهێدان با کۆبوونەوە لەسەر مەزاری محەممەد سدیق نارووی خودانور لە ئەجەیی و چەند گیانبەختکردووی دیکەی ڕێگای ئازادی و بەرابەری وێڕای ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانیان پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە و بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕشانازیان بن. هێرشی هێزە ئەمنیەکانی زاهێدان بۆ سەر ماڵی هاوڵاتیان لە بەلوچ. شەوی شەممە 8 ڕێزبەر پاش مانگرتنی سەرکۆتوانە و ناڕەزایەتی شەوانەی خەڵکی بەلوچ لە شاری زاهێدان هێزە ئەمنیەکان بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کردە سەر ماڵی خەڵک و چەندین کەسیان دەست بەسەر کرد. بەپێی راپۆرتی ڕێکخراوی حاڵوەش هێزە ئەمنیەتیەکان بە هاوکاری بە سیج و سوپای پاسداران هێرشیان کردوتە سەر گەڕەکەکانی شیراباد، دایاباد، کەوسەر، بێعسات، جامیجام، چوارڕیانی ڕەسووڵی، جادەی کۆن و قاسم ئابادی زاهێدان و دەیان کەسیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستەوە. بەپێی دوایین زانیاری 128 کەس بە شێوەی بە کۆمەڵ دەست بەسەر کراون کە بەشێکیان کەسانی بێشناسنامەن و هەڕەشەی سنوور داشکردنیان ئەلێکراوە لە حاڵێکدا شارۆمەندی ئێرانی و دانیشتووی ڕەسەنی ئەو شارن. شەشەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی شیرکەتی ئالمینیۆمی عێراق. ڕۆژی شەمە 8 مانگی ڕێزبەر کرێکارانی شیرکەتی ئالمینیۆمی ئێران لە شاری عێراق بۆ شەشەمین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی مەعیشەت کۆبوونەوە و بەیاننامەیەکیان بڵاو کردەوە. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە کرێکارانی شیرکەتی ئالمینیۆمی عێراق ماوەی 6 ڕۆژە لە ناڕەزایەتی بە پێنەدانی حەقدەست و پێشێلکردنی مافەکانیان دەستیان لە کارکێشایەوە و کۆبوونەوەی ناڕەزایەتی بەڕێوە ئەبەن. ئەو شرکەتە سەدان ملیارد تمەن سەرمایەی هەیە و لەلایەن پاسدارێکی سەر بە موحسین ڕەزایی بە ناوی محەممەدی بەڕێوە دەچێت.
ناوبراو لە ڕێگەی گەندەڵی و ڕانەتەوە بەشێکی زۆر لە سەهامی شرکەتی بە هاوکاری موحسین ڕەزایی داگیر کردووە. لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا بەرپرس و دەستەی بەڕێوەبەرایەتی شرکەت لەگەڵ بردنە سەرەوەی ئاستی حەقدەستی کرێکاران دژایەتیان کردووە، بەڵام کرێکارانی زەحمەتکێش بۆ گەیشتن بە خواستەکانیان بەردەوام خەباتیان کردووە تا گەیشتن بە ئامانجەکانیان درێژە بە مانگرتن و کۆبوونەوە ئەدەن. کوژران و برینداربوونی سێ کرێکار لە کرمان و ئاستانەی ئەشرەفیە. ڕۆژی شەممە 8 ڕێزبەری 1402 دوو کرێکاری بیناسازی لە شاری کرمان لە ڕووداوێکی کاردا گیانیان لەدەستا و کرێکارێکی دیکەی بیناسازی لە شاری ئاستانەی ئەشرەفیە بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار بە سەختی بریندار بوو. بەپێی راپۆرتەکان دوو کرێکاری بیناسازی لە شارستانی چووباری سەر بە پارێزگای کرمان لە کاتی کارکردندا کەوتنە بندار و پردوودا و پاش ڕزگارکردن بەهۆی قورسی بینەکانیانەوە گیانیان لەدەستا. لەلایەکی دیکەوە کرێکارێکی لاوی بیناسازی لە شارستانی ئاستانەی ئەشرەفیە لە بەرزایی کەوتە سەر کۆمەڵێک میلگرد و بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کرا. پەیامی حەوت بەندکراوی سیاسی ژنی زیندانی ئێڤین لەسەر ڕۆژی هەینی خوێناوی. ڕۆژی شەمە 8 ڕێزبەر حەوت بەندکراوی سیاسی لە زیندانی ئێڤین لەسەر ڕۆژی هەینی خوێناوی زاهێدان بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و تێدا داوایان لە خەڵکی ئازادی خوازی ئێران کرد پشتیوانی لە خەڵکی بەلوچستان کەن. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە زۆر کەس لە هەینی خوێناوی زاهێدان گیانیان بەخت کرد تاکو و وەرەیەکی تازە بە بزوتنەوەی ژن ژیان ئازادی ببەخشن. ئەو ڕۆژە کات و ساتێکی مێژووی و گرنگ و کاریگەل لە بزوتنەوەی ژینایە. یەک ساڵ لەوە بەر خۆپشاندەران خۆپشاندەرانی بێتاوانی بەلوچ لە پارێزگای سیستان و بەلوچستان بوێرانە ڕۆژانە سەر شەقام و تەنیا بە بیانووی دادخوازی لەلایەن سەرکوتگەرانی کۆماری ئیسلامیەوە کۆمەڵ کوشکران. جەنایەتێک کە تێدا دەیان کەس گیانیان بەخت کرد و سەدان کەس بریندار بوون. بەڵام هێشتا شەقامەکان چۆڵ نەکراوە و خەڵک بەردەوام لەسەر هێڵن و خەبات دەکەن. لە ساڵوەگەڕی هەینی خوێناوی ئەرکی هەر ئێرانیەکە کە بۆ بەرگری و پشتیوانی لە خەڵکی ستەم لێکراوی بەلوچ هاودەنگ و هاو هەڵوێستیان بێت و پشتیوانیان لێ بکات. حەوت چالاکی سیاسی بەناوەکانی نەرگس محەممەدی، گوڵڕۆخ ئیرایی، سپیدە قولیان، فایزە هاشمی، شەکیلا منفەرد و مەحبوبە ڕەزایی لە بەیاننامەکەدا وێڕای پشتیوانی لە بەلوچستان داوایان لە خەڵک کردووە بەهانای خەڵکی هەژاری ئەو پارێزگایە بچن و یارمەتیان بدەن. درێژەی سەرکوتی مامۆستایان و خوێندکارانی زانکۆ. ڕۆژی شەمە 8 ڕێزبەر مەسعود ئۆلیا مامۆستای زانکۆی هۆنەری تاران لە کارەکەی دوورخرایەوە و حراسەتی زانکۆی ئەمیر کەبیر ڕێگەیان لە چوونە ژوورەوەی 12 خوێندکار گرت. شورای سنفی خوێندکارانی ئێران لە ڕاگەاندنێکدا هەواڵی لەسەر کاردوورخستنەوەی مەسعود ئۆلیایی بڵاو کردەوە و ڕایگەاند پاش 12 ساڵ تێکۆشان لە زانکۆی هۆنەر قەراردادی ئەو مامۆستا ئازادی خوازە نوێن نەکرایەوە و لەسەر کار دەرکرا. لەلایەکی دیکەوە هێزەکانی حراسەتی زانکۆی ئەمیر کەبیری تارانە ڕۆژی ڕابردوو ڕێگەیان لە 9 خوێندکاری کوڕ و 3 خوێندکاری کچ کرد بچنە نێوزانکۆوە و ڕایان گەیاند کە ناتوانن بچنە نێوزانکۆوە. جێگای ئاماژەیەکە لە ڕەوتی شۆڕشی ژینە لە ساڵی ڕابردوو زیاتر لە 700 خوێندکار دەست بەسەر کراون و بەشێکیان لە زانکۆ دەرکراون و بەشێکی دیکەیان بۆ ماوەی 2 بۆ 4 ترم لە پرۆسەی خوێندن بێبەشکران. کۆبوونەوەی ئێرانیانی دەرەوەی وڵات بۆ پشتیوانی لە خەڵکی بەلوچستان. ڕۆژی شەممە 8 ڕێزبەر ئێرانیانی ئازادی خواز لە چەند وڵاتی جیهان هاوکات لەگەڵ ساڵ ڕۆژی هەینی خوێناوی زاهێدان ڕژانە سەر شەقام و بە وتنەوەی دروشم پشتیوانی خۆیان لە خەڵکی بەلوچ دەربڕی. بەپێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادی خواز لە شارەکانی فرانکفۆرت، هانۆڤێر، ستۆکۆلم، مالمۆ،
گۆتنبرگ، ئامستەردام و لەندەن بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وێنەی قوربانیانی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی دژ بە بەرپرسانی باڵای ڕژیم دروشمیان وتەوە و خوازیاری سزادانی تاوانباران و پشتیوانی کۆمەڵگەی جیهانی لە خەڵکی ڕاپەڕیوی ئێران بوون. بەشداربووان دروشمەکانی زاهێدان چاوەڕووناکی ئێران و کورد بەلوچ ئازەری ئازادی و بەرابەریان بەرز کردەوە. خۆپیشاندانی 60,000 کەسی لایەنگرانی ژینگە لە سویس دوایین هەواڵمانە. ڕۆژی شەممە 8 ڕێزبەر 60,000 لایەنگری ژینگە لە شاری بێرن لە وڵاتی سویس دژ بە سوتاندنی سوتەمەنی فۆسیلی ڕژانە سەر شەقام و خوازیاری پاراستنی ژینگە بوون. بەپێی راپۆرتەکان 60,000 خوپشاندەر بەڕێپێوان لە شەقامەکانی شاری بێرن خوازیاری ڕاگررتنی گۆڕانکاریەکانی کەش و هەوا و ڕێگری لە سوتاندنی سوتەمەنی فۆسیلی بوون. بەشداربووان ڕایگەیاند کە پێش هەڵبژاردننی فیدراڵ چاوەڕوانی هەڵوێستی بەربژێرەکان بۆ پاراستنی ژینگان زیاتر لە 80 ڕێکخراوی ژینگەی و مەدەنی لەو ڕێپێوانەدا بەشدار بوون و بەپێی دوایین گشتپرسی 38% دەنگدەران لەسەر ئەو بڕوان کە گۆڕانکاریەکانی کەش و هەوا گەورەترین قەیرانی سیاسی وڵاتە و دووهەمین بابەت لە بواری گرنگ بوون پاش بیمەی دەرمانیە. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکان پێشکەشکران فەرمونون بۆ بینینی درێژەی بەرنامەکانمان.